ئەوە جنسیەی لەیلایە تاریخ جنسیەکەیشی لەیلا ناو بابی قاسم حەسەن و موالیدی پەیدا بووە لە ڕۆژی 27/12/1950 وەرەقەی ئەدامەکەیشی هەمانە ڕۆژی ئەدام کراوە ئەوە وەرەقەی ئەدامەکەی نووسرا سەناوی چ ڕۆژی ئەدام کرا ئەوە هەویەشی هەیە هین جامیعە هەویەشی هەیە و ڕسمەکەیشی لەقەد هەویەکەیەتی لە سەفیەک بوو هیچتا ئەو هەویە بۆی کراوە لەیلا قاسم کە لەناو ئازادی خوازانی کوردستان و عێراق با خوشکە لەیلا ناسراوە ساڵی 1950 لە گوندی بانمیلی سەر بە شاری خانقینی باشووری کوردستان لەدایک بوو. باوکی کرێکاری پاڵاوگەی نەوتی ئەڵوەن بووە. ئەم کچە شۆڕشگێڕە کووردە پاش تەواوکردنی قۆناغەکانی سەرەتایی و دواناوەندی لە خانقین ساڵی 1970 لە بەشی کۆمەڵناسی کۆلێژی ئادابی زانکۆی بەغدا وەردەگیرێت و باوکیشی بۆ ئەوەی کچەکەی لەو شارە تەنیا نەبێ ماڵی دەگوازێتەوە بۆ بەغدا. ئەو سوارەی لە هین لەیلاس قبل ما ئەدام بکرێت قبل ما بگرێت بالذات و چەند ڕۆژی تقریبان ڕۆژ 1/4 یەک ڕسمی گردووە لە 1/4 لە 24 ڕسمی گردووە تاریخ 20 مانگی 4 قبل ما بگرێت 9 ڕۆژ بالذات و ڕسمی تریشی هەیە ڕۆژی 27 مانگ لەگەڵی بووم لە احتیفالیە ڕسمی بۆ من گرت ئەوە ئاخر سوورە بوو لە ژیانی. لەیلا ئەو ڕسمیە گردێ ڕۆژی 24 لە ساڵی 74. لەیلا ئاخر ساڵی بوو لە جامیعە لە سەف 4 بوو لە تاریخی 1/4/74 ئەوە وێنەی گردیە لە 20 مانگی 4 وێنەی تری گردیە هین حەفلەی تەخەڕوجی بوو لە 27 مانگی 4 من لەگەڵی بووم لە ڕۆژی حەفلەی برادەرەکانی بوو ڕسمی بۆ من کرد ئەوە ئاخر ڕسمی بی دەرچوو لە دوای ئەوە ڕۆژی 29 مانگی 4 هاتن دەستگیریان کرد. لەیلا لە ڕێی سەلام قاسمی برا گەورەی لەگەڵ بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان ئاشنا بووە. ساڵی 1970 چوەتە ڕیزەکانی یەکێتی قوتابیانی کوردستان و کەوتە وشیارکردنەوە و ڕێکخستنی قوتابیانی کورد لە زانکۆی بەغدا و داوای کرد هاوشانی پیاوانی کورد پێویستە ئافرەتی کوردیش ڕۆڵی خۆی لە بزاوی ڕزگاری خوازی کوردستان بگێڕێت.
ساڵی 1974 پاش دەستپێکردنەوەی هێرشی ڕژیمی بەعس بۆ سەر ناوچە ئازادکراوەکانی کوردستانی ژێر دەسەڵاتی شۆڕش و ئاوارەبوونی هەزاران کورد و بۆردمانکردنی هەردوو شارۆچکەی قەڵادزێ و هەڵەبجە و ڕەشبگیری ڕووناک بیران و ئازادی خوازانی باشووری کوردستان بە سەدان گەنج و قوتابی ڕوویان لە شاخەکانی کوردستان کرد و بوونە پێشمەرگە. لەیلا قاسم و چوار لە هاوڕێکانی پێیان وابوو پێویستە لە ناو شار و لە پایتەختی عێراقیشدا کڵپەی شۆڕش نەکوژێتەوە، بۆیە لەو شارەمانەوە و دەستیان بە خەباتی نهێنی کرد. دوای بەرفراوانبوونی شەڕەکان لە ساڵی 1974دا لەیلا و چوار لە هاوڕێ شۆڕشگێڕەکانی ڕۆژی 29 چواری 1974 دەستگیر کران. لەیلا قاسم زۆر ئازا و چاونەترس بووە و لە کاتی دەستگیرکردنیدا بەسەر بەڕێوبەری دەستگای هەواڵگری بەعستا هاوار دەکات بە کوشتنی من هەزاران ڕۆڵەی کورد لە خەو هەڵدەستن و سەربەرزم گیانم فیدای ڕزگاری کوردستان دەکەم. ئەو زەمانە کە لەیلا دەستگیر کرا هەموو عاڵەم بۆ پێشمەرگە چوونە چیا. لەو کاتە دوو جەبهە هەبوو، یەک جەبهە هەبوو لە کوردستان، ئەو جەبهە بە بڕنە و بە سلاح بەدەست سەرۆکی گەورەمان مەڵا مەستەفای بەرزانی بوو زد حکوومەت، ئەوە جەبهەیە سلاح بەدەستیان بوو. لەیلا خۆی و برادرەکانی جەبهەیەکیان کردەوە لە بەغدا، ئەو جەبهە بەدەستێکیان ئاڵای کوردستان لە دەستیان بوو، بەو دەستەکەی تریان بە قەڵەم زد نظام حزب البعث و زد نظام سەدام و ئەحمەد حەسەن بەکر. کاتێ دەستگیریان کرد بردیانە ئیسە شوێن ئیتیحاد تەڵەبەی کن بوو باسیەکان، ئیسە لە قوپێنجە بردیانە ئەوێ لێوێ تحقیق لێلیان کرد. هەرچی گوتیان برێ چییە تەنزیمات نازانم، وتی من سڕم نییە، یەک سڕم هەیە کوردستانیان هەمان و ئێمە جەماعەت بەرزانین، ئەومان هەیە تر هیچمان نییە. وتیان برێ نەزان، وتی هیچمان نییە، هیچ وەزیر داخلەکە هات خۆی تحقیق لێلیا کرد، تحقیق لێلیا کرد، پرچی گر وتی ئەتراف بکە، ئەوها پرچی گوتی ئەتراف بکە، وتی تو پرچ من بگری، من کش بەرزانیم. ڕباتایی گرت لەیرەوە لە ژێرەکە پێچایە دەست خۆیە و خنکاندی بە زۆر لە زیر دەستی نەجاتیاندا هاواری کرد، وتی نەجاتم دانەوە خنکام. خەبەر گەیشتە کێ؟ خەبەر گەیشتە سەدام. وەزیر داخل چوە لای وت بابە کچێک هەیە کورد ئەوها پێم کردیە ئەوها کردیە. وتی ئەوە لەکوێیە؟ وتی وەڵاهی لەو بغرێبە. سەدام ئیوە خۆ دەزانن سەدام چی بوو ئەو زەمان خۆیە. سەدام حکومەت سەدام لە دەستی بوو، وەزیر دیفاع، وەزیر داخلیە و زوعەما و عوقەدا و نازانم چی و ئومەرا و ئەمن العامە و هەمووی. وتی ئەڵە وەرە بابشی بۆ بغرێب گەرەکمە ئەو کچە بینم. چوە ئەبوو غەرێب مواجهەی لەیلای کرد. چوار برادەر لەیلیا بوو لە سجن ئەنفرادی بوون. برادەرەکان قسەیان کرد بەلە ئەوەی لەیلا قسە بکات، چونکە دایکی چوە لای برادەرەکان قسەیان کە وتیان دایک لەیلا گوتمانتە لەیلا هاوار مەکە سەدام، ئەو هاوارەکەیتە سەر سەدام عەسەبی دەبی ئەدام دەکا، با ئێمە ئەدام بکرێن، تو کچی ڕەحم بێتە حاڵ راونەکە. وتی نا من نامێ ئێوە ئەدام بکرێن برا من ئەدام نەکرێم شتێوان نییە. ئەگەر سەدام ئەدام دەکەی ئەوەڵ جار ئەدام من بکە بەلە براکانە. پاش دەستگیرکردنیان دوو هەفتەی نەخایاند لەیلا و هەر چوار هاوڕێکەی بە ناوەکانی جەواد هەمەوەندی، نەریمان فواد مەستی،
حەسەن حەمەڕەشید و ئازاد سلێمان میران لە پێناو ڕزگاری کوردستان لە ستەم و زۆرداری لە سێدارە دران. ئەو بلوزە لەبەری بووە هێشتا من نەقەیەتی کردومە ئەوە 43 ساڵە. ئەوی ساعتەکەی بەسێتی من هەم مەقەیەتیم کردووە بە دڵی خۆی ئەوانەی کڕیوە زیوە نام چی پێڵێن هندەسی. ئەوە قەڵەمەکان لەیلایە هێشتا مەقەیەتیمان کردووە ئەوە 43 ساڵە 43 ساڵە قەڵەمەکانی قەڵەمی پارکە زۆر خۆشی لێ هات هەر مەقەیەتیم کردووە ئەویش قەڵەمی تریە هەر ئیستعمالی کردووە ئیتر زۆر عەزیزە لەگەڵمان چشتی دەست ئەوە 43 ساڵە من مەقەیەتی کردومە. قاموسێکیشی هەیە دائما استعمالی کرد هەمووشە قاموس ئینگلیزیە فەیتر ئەو قەڵەمەی لەو ئەو کتابە من احتفاظم کردووە پێ ئەوە 43 ساڵە. میدیاکانی ئەو سەردەمەی جیهان و مێژووی خەباتی ڕزگاری خوازی کوردستان وەک یەکەم کچە شەهیدی کوردستان و عێراق ناوی لەیلا قاسمیان لە مێژووی ڕزگاری خوازی جیهاندا تۆمار کردووە. لە هەموو وێنەکانی دەبینی هەموو غەمبارە سێرا هەر غەمبارە و هەر کەنەوە دەزانێ ئەوها شەهید دەبی. الحەمدوللای رب العالەمین. ئەی خۆشکە لەیلا خۆشکە لەیلا داخت گرانە والله داخت گرانە لەیلا. ڕۆژی پێکەوە ڕێ کردی من چوومنە ماڵ پۆرم لە بەغدا خۆمان لە خانەقی بووی من چوومنە ماڵ پۆرم لە ماڵ پۆرم بابم وتی بیکەرە بەر تا بۆ مەدانکەمیەوە سەیران چوومنە سەیران لە ڕێگە خەریکە سیارە لێدت بابم زۆر خەفەت خوارد باوەش کرد ماچی کرد وتی کچم بۆچی لەگەڵی مەڕێت دەکرد خەریکە سیارە لێ بدا وتی بابە ئەمنیەیگم هەیە تو گەرەکتە سیارەیەک لێم بدەت بەڵێن مردوتەوە من گەرەکمە ڕۆژی ئەمرم هەموو عاڵەم بەحسم بکە یعنی ما ئەو چشتە بە خەیاڵمان نەدایە بەس خۆی ئەمانی زۆر یعنی نازانم کەئەنەما خوا نابووە دەڵێ وەختی ئەو قسە کرد بۆمان بابمیش پێکەنی وتی یعنی ئەگەر تۆ بمری هەموو عاڵەم بەحس دەکات ئەگەیسە سیارەکە لێتدا چەند هەر کەسش ئاگای نەبووی لە لێ ڕۆژی وەختی ئەدامیان کرد وتی من قسەکە کەفتە بیرمان وتی من ئەو ڕۆژە چۆنەوە کچە یعنی لەوا قسەی کەفتە خەیاڵی وەختی ئەدامیان کردبوو هەنی لە قەی دەستی دانابوون وەرەقەی لە قەی دەستی دانابوون یعنی ڕقم من ئەدامەکانیان خۆی ڕقم یەک بوو ئەدامیان کرد بردیان بۆ طب العەدلی ئێمە دایکم وتی بە زۆر سەعات پێش ئەوە بابم گەیشت بوو بابم هاتبوو کەس لە ماڵ نییە دایکم وەرەقەی بۆ هێشت بوو تبی لەیلا ئەدامی کەن من هاما بغڕێن بابمیش هاتبوو بابم هاتبوو چوو بۆ ژوورەوە وتی بانی کردێ لەیلا وەرە وتی ها وتی ماچ تێوەڵی کرد وتی لەیلا بەخوا سەرم بەرز کردیت نەڵێ ئەدام بکەن وتی وەڵڵە بابا الحەمدوللا وشکر ئەدام بکەن بێ ئەدام بکەن بەس پێم خۆش هات تێوەڵم ماچ کردی یعنی متئەثرنی دێتم چون متئەثر بووم تو کوردی و منیش کوردم کورد ئەگە وەقت خۆی نەدەدە کوشت کورد و کوردستان نابێت والله العظيم لحد الآن يعني وقتي عدام بيش عدامة هم وتو بابا من عدامة كريم بس وخدا حفتي ناكشت 2 حفتة ناكشت كردستان أبدا حكومة إن شاء الله على كي هالدن أوسي ما كفتي مسا أم روجل أوتش له 4 صالة شهيدي ليلا يعني مانك دوان زي مانك بنش أودا 4 صال ليلا عدام كريايا
أمنية إما بالذات كعائلة شهيدة ليلى من تمناك من كرد همو يقدس بيت باش كم روجي زوتر حكومة بكرية لكردستان. بروي